ئێمە وەک نوێنەرانی زیاتر لە 20,000 خوێندکاری ناڕازی سلێمانی ناڕزایی دەردەبڕین ئەوەی کە باز لە خوێندنی ئۆنلاین و ئەلکترۆنی ئاوێتە دەکات. بەڕێز سەرۆکی زانکۆی سلێمانی وەک هەموو لایەکەگەدارن کە ماوەی زیاتر لە 10 مانگە دەرگای زانکۆ و پەیمانگەکان بەڕووی خوێندکاراندا داکراوە. بەهۆی بڵاوبوونەی ڤایرۆسی کۆرۆنا و ئاشکرایە کە وەزارەتی خوێندنی باڵا بێگەڕانەوە بۆ ڕای خوێندکاران ئەم بڕیارەی داوە. لێرەوە ڕایدەگەێنین وەک خوێندکارانی زانکۆی سلێمانی بایکۆتی سیستەمی ئاوێتە دەکەین و بەهۆی ئەم هۆیانی لای خوارەوە. نەبوونی هێڵی ئینتەرنێت و ئامێری زیرەک لای بەشێک لە زۆربەی خوێندکارەکان و دروستبوونی بارگرانی لەسەر شانی خوێندکاران و کەسوکاریان. نەبوونی هیچ گەرانتیەک لەسەر سەلامەتی گیانی خوێندکاران لە کاتی گەڕانەوەیە مەبەستی ئامادەبوون لە پراکتیک و تاقیکردنەوەکانیان. دابەزینی ئاسی تێگەیشتن لە بوارەکانی فێربوونیان. وەک لای هەمووان ئاشکرایە سەرجەم کایەکانی ژیان ئاسایی کراونەتەوە تەنها پرۆژەی خوێندن پاک کراوە. داواکاریەکانمان لە دوو خاڵا کۆکەینەوە. کردنەوەی دەرگای زانکۆ و پەیمانگەکان بەڕووی خوێندکارانەوە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان هەروەک چۆن خوێندنی ناو کەمپوس و زانکۆ و پەیمانگە هەلێکان دەستی پێ کردوێتەوە. دووەم، کردنەوەی دەرگای بەشە ناوکۆیەکان بە جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و چارەسەرکردنی تەواوی کەم و کورتەکانیان.